لە دوای مانجێک لە ئەنجامدانی تاعەت و عیبادەت و نوێژ و ڕۆژ و بەرزڕاگرتنی شەوانی قەدر لە مانجی پیرۆزی ڕەمەزاندا هەمووان باگوڕ و تیمێکی زۆرەوە پێشوازیان لە جەژنی ڕەمەزانی پیرۆزدا کرد. هاوڵاتیان دوای بەشداریکردن لە نوێژی جەژن بە گەرمی جەژنە پیرۆزە و گردن ئازاییان لا یەکتر کرد. هاوکات نیگەرانی خۆیان بۆ ڕووداوەکانی فەڵەستین دەربڕی و هاوسۆزی و هاوخەمی خۆیان بۆ قودسی داگیرکرا و شەهید و بریندارەکان دووپات کردەوە. ئێمە وەکو مسلمانان بەڵێنمان داوە بەڵێنێکی کە بەخوای گەورە و پێغەمبەر مسلمان دەنەوە ئەو سیلەی ڕعم کە یەکێکە لە شەرتەکان سیلەی ڕعم جێبەجێ بکەین و ئینشاء الله تەبایی و خۆشی بۆ هەموو مسلمانان نەگەڕێتەوە. پڕ بەدڵ پیرۆزبایی لە هەموو مسلمانان دەکەم و هەر لەم ڕۆژە گەورەشدا داواکەم لە خوای گەورە کە بەڕاستی مسلمانان لە فەڵەستین سەر بخە بەسەر ئەو جولەکە نامەردانەدا. هیوادارم هەموو کاتێکدا مسلمانان یەکگرن و ئەم جولەکانە لە ناوبرن. لە دوای بەجێگەیاندنی سونەتی جەژن هاوڵاتیان لە کوچە و کۆڵانەکان بە دابەشکردنی شیرینی و هاموشۆکردنی یەکتری جەژن لا یەکتر پیرۆز دەکەن. ئەوساڵ باشتر بووە بەس پار هەر نەبوو بەس ئەوساڵ باشتر بوو ینی پڕێک تێکراو هەبوو 5 ساڵ پێش ئێستا کراو لە چی ئێستا لە چیە زۆر دوورە. جیاوازەکان چین ئەگەر جیاوازەکان وەکو برایەتی هەمووی تێکراو بوو خۆشی و ناخۆشیەکان پێکەوە بوو سیلەی ڕەحم زیاتر بوو. ئێستا ئەو سیلەی ڕەحمە کەم بووە هاتوچۆ کەم بووە نوێژەکان بە دەگمەن بە گشتی کەم بووە تاکەیە وەکو پێشان نییە زۆر فەرقی هەیە. خەمبارەکەی ئەوەیە ئینسان بەڕاستی سوبیتەوە ئەو ڕۆژە لە فەلەستین لە قودس و لە مسلمانانیاندایە ئەو هەموو مسلمانیان شەهید کردیەوە داخەوە زۆر ناخۆش بوو. پیرۆزباییتان لێ دەکەین بەخێر بێن سەرچاوان بە بوونە جەژنی ڕەمەزانی پیرۆز جەژنانە لە خەڵکی ئەرێمی کوردستان دەکەین. ئەو جیاوازی ئەو سار ئەلحەمدولیلا کەرەنتینە نییە لە کۆرۆنەش باشترە پارهام کەرەنتینە بوو کۆرۆنەها بوو ناخۆش زیاتر بوو پار ئەلحەمدولیلا ئەوسا زۆر باشترە لە ساڵانی داهاتوو ئینشاڵڵا وەرە خۆشتریش دەڕۆین ئارامتر و سەقامتر دەبێت. خوایە ئەو بەیت المەقدیسەی کەوا یەکەم قیبلەی مسلمانانە خوایە سەلاح الدینێکمان بۆ بنێری ئازاد ببیتەوە یا ڕەب العالەمین. لای خۆشیەوە مامۆستایەکی ئاینی باز لەوە دەکات پێویستە لە دوای مانجی ڕەمەزان بەردەوامی با پەرستش و کارە چاکەکانمان بدەین. دەشڵێت ئەو بردومانانەی دەکرێتە سەر قودس و غەزە وەک ئەوە وایە ماڵی من بردومان بکرێت قیبلەی یەکەمی مسلمانانیش وەک پارچەیەک لە جەستەمان وایە و بە ئازارەکانی ئازار دەکێشین. سپاس بۆ خوای پەروەردگار خەڵک بە گروتینێکی زۆرەوە ڕووی لە مزگەوتەکان کرد لە تەڕاویح و قورئان خوێندن و شەو نوێژ و دوعا و پارانەوە بەڵام لە دوای هەمووی ئیستیقامە زۆر گرنگە. هەندێک کەسێ وا تێدەگە کە جەژن هات تەواو ئیدی ئافرەتەکان لە چک فڕێ بدەن و گەنج و لاوەکان واز لە مزگەوت بینن واز لە نوێژەکانیان بینن بەداخەوە نا یەکێک لە علامەتی قبولبوونی عیبادەتەکانمان ئەوەی ئیستیقامەی تێدابێت. ئەوڕۆ مەسئلەی قودس وەکو ئەندامێکی جەستەمان وایە ئێمە هەست بەوە دەکەین کەوا ئەندامێکی جەستەمان ئازار دەکێشی هەست بەوە دەکەین ئەندامێکی جەستەمان لە ژێر ئاگر و ئاسندایە پێویستە بەڕاستی ئەضعف المەوقیف دوعا بکەین لە دڵ نامرتاح بین خەممان بێ. بەڕاستی ما دەزانم ئەو بردومانانە بۆ سەر ماڵی منە بۆ سەر گیانی منە لەبەر ئەوەی ئیسلام وای فێرکردینە ئازاردانی هەر مسلمانێک ئازاردانی هەموو مسلمانانە. دوای یەک مانگ لە ئەنجامدانی تاعەت و عیبادەت و بەڕۆژوبوون لە مانجی پیرۆزی ڕەمەزاندا هەمووان باڕوویەکی خۆش و بەدەمپێکەنینەوە هاتوونەتە مزگەوت بۆ زیندووکردنەوەی سونەتی نوێژی جەژن و بەرزڕاگرتنی ئەو ڕۆژە پیرۆزەی کە خودای گەورە وەکو خەڵات بووی دیاری کردوون دواتریش بە تەوقە و گردن ئازایی لە یەکتر جەژن پیرۆز دەکەن. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.